ئێستا حاليا بڕیانە درۆکەن لەگەڵ ئێمەیە کۆمپانی ئەڵێ معمەلەکەیە معمەل ئەڵێ ئێمەنی پەیوەندی بەیمۆنیە خاوەن باخەکانی گردەگۆزینە گرد بوونەتەوە وەکو خۆیان باسی لێوەکەن لەلایەن ئەو کۆمپانیای کە کۆرنیشێک لەسەر ڕووباری سیروان دروستەکرێ کۆرنیشی مارینە وەکو خۆیان باسیەکەن ئەو ڕێڕەوە ئاویەی کە لە ڕووباری سیروانەوە ئەڕوا بۆ ناو باخەکانیێوان لەلایەن کۆمپانیاکەوە بردراوە منە ڕۆمە لای جوتیاران خۆیان بۆ قسەمان بۆ بکەن سڵاو لێ بێ مامەگیان ئێوە لەکەیەوە ئاوەکەتان بڕاوە تقریبان هەفتەیەکە بریاوە ئەم ئاوە هاتنە ئێرانی ئەمە دەور سەوسی باخین ئەم سەوسی باخە نیمێکشی پرتەقاڵ و خورمایە و لیمۆتورشە و ئەتە ئەنواعە ئیسا ئەمان ئاواکەمەش من لەم شوێنە لە دایکمە لەم گردەگۆزینە ئەوە ئیسا عمرم ئاچی بۆ هەفتەوە بان ئیسا ئەوانە ئاواکەیان لێمە بریا دەور سەوسی فەلاحین ئیتر باش ئەم هەفتەیە کە ئاو نەبوو بەچی باخەکان بەخوا نیمەی هەوا خەیگە وشکەوێتەوە ئیتر بەهەیە هاچیشی سەری سێوەرەکەمە باشترە هاچی سەری سێوەر نییە تەواو شەقی بردە عەرزەکەی تەواو کزبیە وا بە یعنی ڕەنجی ئەم ساڵتان بە خەسارە واللهی ئەرێ وەڵاو خەسارە چیە هەر ئیمساڵ نییە ئەرێ وەڵا باشە دەستەکان خۆشە منەمەوێ قسەی زیاتر لەگەڵ جوتیاران خۆیان نابکەم چەند دۆنم باختان هەیە لێوێ و داواکاریتان چی 300 دۆنمە بێت 300 دۆنمە باخات 130 فەلاحە سەرپشتی ئەو 300 دۆنماکە ئێمام ئاوە ئەمەچیان کرد کێشەمان هەیە لەسەر ئەم ئاوە ئێستا حاليا بڕیانە درۆکەن لەگەڵ ئێمەیە کۆمپانی ئەڵێ معمەلەکەیە معمەل ئەڵێ ئێمەنی پەیوەندی بەیمۆنیە کۆمپانی خۆەتی بالفعل کۆمپانیە لەبەرکە من سێ ڕۆژ لەگەڵ قساکەم ئەڵێ بێ دانشین درۆکەن لەگەڵ ئێمە داناشین ئمڕاتە دانیشتینە لەگەڵیانە ئەگەڵێکیان نوێنەرەکەیان کەوا محامیانە دیاری ناوە وتی کاکە تا سەعات چیە ئێمە عیشێکتان بۆکەین لەو لە هۆشمەند هاتە ئەڵێ من ئاو ناکەمە بەسامە چیەکەن بکەن یان بەم شێوە لەگەڵی مەقساکە بەم ڕەوشتە ئەگەر ئاوەکە نەکرێتەوەیەوە هەڵوێستان والله هەڵوێستمان خراپە بێت لەبەرکە خوا قبول ناکە بژیانی ئەو خەڵکە لەسەر ئەو باخ و باخاتەیە ئەماتێن ئاگە بڕ بۆ مەسحەت خوێن ئەمە داگیرکەرن تێگەیت ئەمە داگیرکردنەوەن ئاوا بۆ خەڵکە ناکەن باشە دەستەکان خۆش بێ بەرهەمی باخانتان چی لێ هاتووە مە نزیکی هەفتەیەکە والله ئیسە من بڕێ هەنجیر و هەنارمێ یەک نکەی نەما گشتی تەواو سیسیاوە و دەر ئەوە نەماکە ئیمساڵ لێمە بەرهەی لێ بووین هیچ قیمەتی نییە بۆ ئێمە ئەرە والله بژێوی ژیانیشتان لەسەر بەخوا حالەوەمە ژیان و بانەمە ئەوزنە ڕاست بێ و نە بەرنامەیەک هەر ئەو باخمە ئەو باخشەوەسە سووتیا ئەو هیچی نەماوە هەرویت باشە دەستەکان خۆش بێ وەکەوەی بینن ئەمە ڕێڕەوی ئاوەکەی ئەگەر هاوکارم بۆتان بگوازێتەوە ئەم ڕێڕەوە ئاوە لە ڕووباری سیروانەوە ئەڕواتە گردەگۆزینە بەڵام وەکو ئەوەی ئەیبینن ڕێڕەوە ئاوەکە بڕاوە وەکو جوتیاران خۆیان باسییان لێوە کرد ئەم کۆمپانیایی کە کۆرنیشی مارینە لەسەر ڕووباری سیروان دروستەکە لایەن ئەو کۆمپانیاوەوە جۆگا ئاوەکان بردراوە وەک جوتیارەکان باسییان لەوە کرد کە بژەوی ژیانیان لەسەر ئەو باخانەیە بەهۆی ئەوەی نزیکەی هەفتەیە کە ئاو لەسەر باخەکانیان نەما و بەرهەمەکانیان سیس و وشک بوون و وەکو باسییان لێوە کرد ئەگەر وا بڕوا ئەم ساڵ ڕەنج بە خەسارە بن و بەرهەمەکانیان دەفەوتێت.